گردبوونەوەی خاوەن زەویە سندوقیەکانی گوندی کەڵەچینە لە ناحیەی کەسنەزان. تا ئێستاکە بڕۆ ئەم لێرانە شارەوانی بەرابەرمانە ڕعادی من نییە. ئەوان گردبوونەتەوە و داوا دەکەن حکوومەت ڕێگایان پێ بدات زەویەکانیان بکەنە خانوو. حکومەتێک بی بەمڕەوە نەبینی دوو غرفەخانی لۆمار و منداری خۆم بکەم ئەوە چ حکومەتەکە. دوایش بڕیارەکە جەنابی سەرۆکدایەتی هیچ داعی ناکە کابرایەکی مەسئول شارەوانی یان مدینەعیە بڕیارەکەی جێبەجێ نەکە. بڕیارەکەش ئەوەیە بە پارەی دەدەین، یعنی حەقی خۆمان دەدەین سەتات دەیە هەر کەسە لە 100 مەتر عەردی ملیۆنە کونیمانی وەردەگرین. پارەی خۆمان دەدەین ئێشتا ئیشەکەمان و ناکەن. هەموو بەرپرسەکانمان کرد بەڵام هیچی ناکەن. ئەمە کۆتاییە. بەداخەوە لێرانە شتەکان زۆر بەناڕۆتینی دەڕواتن، ئیش بۆ خەڵک ناکەن. خەڵک پڕ بووە خۆ دەزانی زروفەکە چۆنە، هەزار وێل کێشەی هەیە میلەت کەچی ڕەوا نابینی بە خەڵک خانوویەک بکاتە 50 مەتر بێت. دێزرب شۆفەر لێ دەخڕێت کاتی زەمانی بەعەز نییە. ئەمە ئێستا خانومان هەیە، ڤیدیۆمان هەیە لە کەڵەچین. ڕوا بکە لە زمانی بەعزی شۆفەر بەم شێوە نایەتن ئایلێ تێدا بێ خراپ بکە. ئێوە دەبێت دیدار عزەدین خاوەن پێداویستی تایبەتە و لە خانووی کرێدایە. زەویەکی 80 مەتری هەیە کە کەوتۆتە نێوان دوو خانوو. ماوەی 3 ساڵە دیوارەکانی خانووەکەی هەڵچنیوە. یعنی بیدایەت کە ئێرەمان کڕی ینی تامرین دوومان گشتمی کەچی حکوومەت کارەکەی لێ ڕاگرتووە و مۆڵەتی نادادبی کاتە خانوو. 3 ساڵە ئەو هەیە یعنی وەکو برێ بەزمایە نەجاری لۆبێ یعنی کو دروست کرایە 3 ساڵ نەشم توانێت دەستکاری بکەم. لەبەرەوەی من خۆم شخصی خۆم ئیمکانێتم نییە دروست. دوو مانگونی و دوو ماگەتە 3 مانجی خێزان پێگەی نابوو. زێڕی خێزانم هەتا خێزانم حەڵقەکەشی لە دەستکردەوە فرۆشتمان. یعنی کە لەسەر ڕایەوەی کە قەرداریش بوومەوە لەسەر و چەندم قەرت کرد. ئێستاش کە دەمەوێت ئەوەی دروستکەم باوەڕ بکە ڕوبعێکی خۆم ناتوانم پێدەم. بیانوی ئەوان دەستیمان پێەکەن. جارێکە لەنگەڕانەوە سەر شارەوانی سێ، جارێکە شارەوانی شاوێز. حرەمی گوندی هیچ ئەوەی تێدانیە، ینی بڵێ هیچ واستەی تێدانی ڕاستە خۆ ئەکرێتە خانوو لە هەموو شوێنەکان. ئێستا بە بڕیاری مدیرنی حرەمی گوندیشی نەهێشت، نابی حرەمی گوندی بمینێ. لە گوندی کەڵەچین و کۆمەڵگەی شاوەی 363 زەوی سندوقی هەیە و لە چاوەڕوانی ئەوەدان حکوومەت مۆڵەتیان پێ بدات بۆ ئەوەی زەویەکانیان بکەنە خانوو. بەڵام تاکو ئێستا ئەم مۆڵەتەیان پێ نەدراوە. لە کاتێکدا زۆرینەی ئەوانەی ئەم زەویانە دەکڕن هاوڵاتیانی کرێچی و کەم دەرامەتن و بەناچاری پەنایان بۆ کڕینی ئەم زەویانە بردووە تاکو سوکنایەک بۆ خێزان و ماڵ و منداڵیان دەستەبەر بکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.